دوای جەژن گەڕێکی دیکەی دانوستانەکانی هەڵبژاردنی پارێزگای کەرکووک دەست پێ دەکاتەوە. ئایا سوودانی گرێکوێرەکەی کەرکووک دەکاتەوە؟ یەکێتی بۆچی بە داواکاریەکەی تورکمان ڕازی بوو؟ گەڕێکی دیکەی ململانە و دانوستانەکانی پێکهێنانی حکوومەتی خۆجەیی پارێزگای کەرکووک و هەڵبژاردنی پارێزگار دەستی پێکردەوە. زانیاریە ڕۆژنامەوانیەکان ئاماژە بە ئەوە دەکەن پێشنیازەکەی تورکمان بە پاڵپشتی تورکیا بۆ هەڵبژاردنی پارێزگار نزیکە لەوەی سەر بگرێت. هاوکات بەرپرسێکی یەکێتی ژنیەتی حیزبەکەی ئاشکرا کردووە کە نزیکە لە ڕێکەوتن لەسەر پێشنیازەکەی تورکمان. ڕێبوارتەها سەرۆکی لیستی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە لێدوانێکدا بۆ چەند میدیایەکی عێراقی باسی لەوە کردووە کە یەکێتی ڕازی بووە بە پێشنیازی هەڵبژاردنی پارێزگار بە شێوەی نۆرە بۆ هەر سێ پێکهاتەی کورد و تورکمان و عەرەب کە پێشنیازی بەرەی تورکمانی بووە. پێشنیازەکە بۆ جۆرەیە کە هەر پێکهاتەیەکی عەرەب و کورد و تورکمان هەر یەکێکیان 18 مانگ پۆستی پارێزگاریان لابێت بۆ ئەوەی سەرجەم پێکهاتەکان بەشداری لە حکوومەتی خۆجەیی پارێزگاکەدا بکەن. ئەمەش دوای ئەوە دێت کە 6 مانگە سوودانی نەیتوانیوە لە ڕێگەی هاوپەیمانی ئیداری کەرکووکەوە لایەنەکان بگەێنێتە ڕێککەوتن بۆ هەڵبژاردنی پارێزگای کەرکووک. بەڵام پێدەچێت بە ڕازیبوونی یەکێتی بەو پێشنیازەی تورکمان جارێکی دیکە پرسەکە ببنەوە سەر مێزەکەی سوودانی و دوای جێژن تاوتوێی ڕێککەوتن لەسەر پارێزگاری کەرکووک بەنۆرە بۆ هەر سێ پێکهاتەکە بکرێت. بەپێی زانیاریەکانی تیوار کە لە چەند سەرچاوەیەکی ئاگادار لە بەغداوە دەستی کەوتووە، ڕازیبوونی یەکێتی بەو پێشنیازە پەیوەندی بە ترسی ئەو حیزبەوە هەیە لە نزیکبوونەوەی پارتی و تورکمانەکان، چونکە یەکێتی دڵنیا بۆتەوە کە پێشنیازی 2 ساڵ بە 2 ساڵی پارێزگار بۆ کورد و عەرەب سەرناگرێت و پارتیش هێشتا پێداگری دەکات لەسەر ئەوەی پارێزگارێکی کوردی بێلایەن دابنرێت. بۆیە وەک دوایین کارت ڕازی بووە بەوەی هەر 18 مانگ جارێک پارێزگار لای پێکهاتەیەک بێت. هاوکات ئەو سەرچاوانە دەشڵێن سوودانی تەنها گرێکوێرەی هەڵبژاردنی پارێزگای کەرکووک ماوە، بۆیە دەیەوێت دوای جێژن ئەوەش یەکلایی بکاتەوە، چونکە سوودانی مۆڵەتی 2 هەفتەی داناوە بۆ ڕێکەوتنی لایەنەکان. لایەنەکانیش ترسیان هەیە ئەگەر ڕێک نەکەوتن سەرۆکوەزیرانی عێراق کەسێک بۆ پۆستەکە دیاری بکات.